بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەرتانە. وا لە شیرینچای ئەم جارەیە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان، دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز گەیشتینەوە خزمەتتان. با بە کۆمەڵی دوعا دەست پێ بکەین ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خواي جان، وإما كوتونة دواي مانجي بيروزي رمضان، كوتونة دواي ججني رمضاني بيروز، لمانگی ڕەمەزانە زۆر داوامان کرد کە عەفومان کەیت و لێمان خۆش بیت. هەرەو عەبدانەین ئیلاهە العالەمین کە لە مانگی ڕەمەزانە لێت پەڕاوینەتەوە، داوای عەفو و مەغفیرەتمان لێ کردوویت و ئێستش داوایەکەین عەفومان کە و لێمان خۆش بە. دامەزراویمان پێ ببەخشە، ئیمدادی گەورە بخەرە ناو دڵمان و یارمەتیمان بدە کە سەرکەوتوو بین بەسەر نەفس و هەوا و ئارەزوەکانمانە. خوای گیان تەوفیقاتی خۆتمان لێمە بڕا. ئەگەر تەوفیقاتی تۆ نەبێ ناتوانین بۆ دەقیقەیەک لەم ژیانەیە بژین. ئەگەر تەوفیقاتی تۆ نەبێ ناتوانین عیبادەت بە جوانی بکەین. ئەگەر تەوفیق و یارمەتی تۆ نەبێ ئیلاهە العالەمین ناتوانین بتپەرستین. ناتوانین زاڵ بین بەسەر نەفس و هەوا و ئارەزوەکانمانە. ناتوانین زاڵ بین بەسەر و شەیتانانەی کە دوای مانگی ڕەمەزان تەوزیع بنەوە و جارێکی تریە خەمانەگرن و ماڵەکان و دڵەکانمان پڕەکەن. سەرفرازی دنیا و قیامەتمان کە. ئیستیقامەت و دامەزراویمان پێ ببەخشە. ئیمانێکی کامڵمان پێ ببەخشە. اللهم ئامین یا مجیب السائلین. خۆشەویستانم، هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە ئێوەی ئاز و خۆشەویست. مانگی ڕەمەزان تەواو بوو، بەڵام عیبادەت تەواو نابێت. بەڵام نزیکیمان لە خوای گەورە نابێت تەواو ببێت. بەڵام تەوبەکانمان ئەبێ ئیدامەی هەبێ و بەردەوامی هەبێت. کاتی خۆی لە زەمانی پێغەمبەرە پێشینەکانە مەسخ هەبووە، واتە کەسێک خوای گەورە مەسخی کردووە، لە شێوەی مرۆڤ دەرچووە بۆتە شێوەی ئاژەڵ و دوڕۆنەیەک کە عیقاب یاون و سزای یاون. ئەم زەمانە مەسخی جەستە نەماوە، بەڵام مەسخی دڵ زۆر زۆرە. زۆر وریابین کە مەسخی دڵمان نەبوو بێت و ئاگاشمان لێی نەبێت، چونکە زەمانی غەفڵەتە. خوای گەورە مەسخی دڵمان نەکات، چکە کاتێک کە دڵ مەسخ بوو حەق بە باتیلە بینێت و باتیلیش بە حەق بینێ پەنا بەخوا. ئەزانم ئەو وشانەی ڕۆژانە لەسەر زمانمان دەرەچێت و ئەیڵێین ئەو وشانە هەر هەمووی ئەمانەتن. وەختێک کە ئەمانەتن بەبێ تەفەکر و بەبێ بیرکردنەوە با نازڵی نەکەینە سەر زمانمان. دوای مانگی ڕەمەزانی پیرۆزەوەمان داوا لێکات کە هەروەکو چۆن لە مانگی ڕەمەزانە چاومان پاراست یا هەوڵماندا بیپارێزین، چکە باوی ئیدعایە نەکەین، هەروەکو چۆن هەوڵماندا وەویستمان کەوا زمانمان بپارێزین، دڵمان بپارێزین، گیرفانەکانمان لە حرام بپارێزین،
دوای مانگی ڕەمەزانیش عینەن شتە. ئیستیقامەت و دامەزراوی ئەو بابەتە زۆر زۆر گرنگەیە کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی پێویستە زۆر بە جددی بیری لێ بکەینەوە و زۆر بە جددی موسڵمانەتیمان بەڕێ بکەین. لەبەرەوە پێویستمان بە تەقوەیەکی ئیمانی هەیە دوای مانگی ڕەمەزان. بۆی زیکرەکانمان، قورئان خوێندنەکانمان، تەسبیحات و نوێژ و عیبادەتەکانمان لە شوێنی خۆی بێ و کەم نەکا. چکە ئێمە بەرەو چی ڕۆین تا کەم بکە؟ هەموو ڕۆژێ ئێمە لە ئەجەلی خۆمان نزیکە بینەوە. هەر کەسەمان بۆ خۆی وردە وردە نزیکی ئەجەلی خۆیە بێتەوە. لەبەرەوە ئیمانمان ئەبێ زۆر بە قووەت بکەین نازانم. هەرچی شتێ تەقوی ئیمانەکات کە لە ئەم شەوە چەند ئاماژەیەکی کورت ئەوەندەی فریا بکەوین لەم 40 دقە 50 دقەیە لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە ئاماژەکان باسەکەین. حەزەکەم بە وتەیەکی سەی ئەحمەدی ڕوفاعی ڕەحمەتی خۆی لێبێت. سەرەتاکەی ئابەم شێوە دەست پێ بکەین کە ئەفەرمێ هەموو ڕێگاکانی گەیشتن بە خوام گرتە بەر. سەی ئەحمەدی ڕوفاعی ئەفەرمێ نزیکترین، ئاسانترین، باشترین ڕێگە بریتی بوو لە هەژاری و زیلەت و بچووکی و شکانەوە لە خزمەت خۆی تەعالایە. پیان وتوتیان قوربان ئاخرەوە چۆن ئەنجامی بدەین؟ چۆن بەوە بگەین؟ یعنی ڕێگەی ئەم هەژاری بەردەم خوا، فەقیری و بچووکی بەردەم خوا چییە؟ فەرمووی سێ خاڵ. یەکەم بە گەورە ڕاگرتنی فەرمانەکانی خوا، ئەمر و نەهیەکانی خوا زۆر بە گرنگ بگرین. زۆر مهم بێ لە لامان. دووهەم بە شەفەقەت و بە بەزەیی بین بەرامبەر هەموو مەخلوقاتی خوا، بە تایبەتی ئیمانداران و موسڵمانان و ئینسان بەگشتی، بەرامبەر بە گیانداران، بەرامبەر بە هەموو شتێ شەفەقەت و بەزەیەکی بێسنوورمان هەبێت. ئازانم. سێهەم اینجا ئەفەرمێ شوێنکەوتنی سنەتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. واتە دەستێکە قورئان و دەستێکە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زمانیشێ پاراوە بێ بە زیکری خوا. ئیتر خەمی دڵی خۆتە نەبێ، دڵت ئەو ڕێگەیە ئەزانێ کە بیگرێتە بەروەختی ئەمسیانە مەشغوڵ بوون لە دڵەوە سەرەکەن وەشنە سەر زمان و ئەچنە هەردوو دەستەکەت بە قورئان و بە سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. لەبەرەوە لە زیکری خوا دوور نەبین، دائیمە جەمی دەوری زیکری خوای گەورە بین. هەروەکو ئەو ماسەی کە شەپۆلەکانی دەریا بەرزی کاتەوەی با بەرەو ئاسمان چەند مەترێ بەرزە بێتەوە، بەڵام وەختێ بە شەوق و عشقێکی ئێجگار گەورەوە خۆی کاتەوە بەناو قوڵایی دەریا و مەلەیەکی سەیرتر لە جاران دەست پێ کاتەوە. ئەبێ وەختێ دنیا مەشغوڵمانەکات، هاتوو هوتی دنیا و ئەملاولا و سیاست و فرت و فێڵ دەوریاوین و مەشغوڵمانەکە. ئەبێ زۆر وریای ئەوە بین وەکو ماسیە بە عشقێکی گەورەوە بچینەوە ناو عیبادەتەکانمان و هەرگیز هیچ غەفڵەت و بێ ئاگاییەک و دنیاویستیەک و شەهوەت و ئارەزوویەکی دنیایی یاخود ئەو مانگەی پێوترێ مانگی دوای ڕەمەزانی پیرۆز نەمان باتە شوێنێک کە لەو ئاوە پڕ مەرحەمەتەی میهرەبانی خوای گەورە و دەریای مەحەبەتی ڕەسوڵ اللهمان ببڕێ صلی الله عليه وسلم. لەبەرەوە وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم لاشکەوتی ثەورا بوو لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکرا. حەزرەتی ئەبوو بەکر ئەترسا کەوا کافرەکان بیان بینن کاتی هاتوونەتە دەرگای ئەشکەوتەکە. فەرمووی ما ظنك باثنين الله ثالثهما. ئەیە وەکر گومانە چۆنە بەرامبەر بە دوان کەسی هەمیان خوایە؟ ئەزانم ئێمە هەمیشە خوای گەورە نزیکە لێمان، ئەوە ئێمەین بە پەردەی غەفڵەت و بێ ئاگای خۆمان دوورەخینەوە لە خوا و نایبینین، ئەنا ئەو زۆر نزیکە لە ئێمە. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم مغڕیاتی دنیا و ترس و بیمی خەڵک و هیچ شتێکی دنیا وای لێ نەکردبوو نزیکی خوا لە خۆی بە دوور بزانێ. بۆیە دوورکەوتنەوەی کافرەکان یان نزیکبوونەوەی کافرەکان بە چەند پێیەک لە ئەشکەوتەکەیە و ئەو کاتێ ئەگاتە مەدینەوە کۆی کەوایە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەبەرەوە کاتێکیش کە حەزرەتی یعقوب کوڕی دووهەمی کە پێوترێ وەکو ئەوترێت ناوی بنیامین بووە کە لەگەڵ حەزرەتی یوسفا بووە، کاتێ براکانی ئەویش تەسلیمەکەن بە حەزرەتی یوسف، ئەو بوو کە چیرۆکەکە هەمووتان ئەیزانن و بەسەرهاتەکەی لە قورئانە باس کراوە. ئەفەرمێت حەزرەتی یعقوب نەترسا، ئەم جاری دووهەمە شتێکەڵێ پڕپڕ لە ئومێد، ئەخر دوو کوڕیوار ڕۆشتن، یەکەمیان ون بوو دووهەمیش، بەڵام حەزرەتی یعقوب ئەفەرمێ یا بەنی اذهبوا فتحسسوا یوسف وأخیه، بڕۆن بە دوای یوسف و براکەیان بگەڕێن. پڕپڕ لە ئومێد. لەبەرەوە
وەکۆڵێن حەسەنات الأبرار سيئات المقربين. با ئەم نمونەیە بە ئەم سەرباسە بە نمونەیەک باس بکەین. جاری وا هەیە تۆ کەسێکی زۆر نزیکی لە خوای گەورەوە، زۆر نزیکی، کەسێک تر کەمتر نزیکە. ئەم دوو کەسە جیهانێکی زۆر جیاوازن لە یەک. هەر لە سەفی جەماعەتە خەڵکە ئەوەسێ بۆ نوێش، هەر کەسەی بۆ خۆی یەک جیهانی تایبەت بە خۆیەتی، چکە هەر کەسەی بۆ خۆی کە عیبادەتە کات، دینداریە کات، ئیخلاص دەرەبڕێت، بە پێی ئیخلاص و بۆ خوابوون و ساڵحبوون و ئەو ئەزمونە زۆری لە دینداریە هەیەتی، ئەو وەرگیرانی کە لای خوا وەرەگیرێ، ئەو مەحبوبیەت و خۆشەویستی لای خوا هەیەتی، فەرقی هەیە. بە یەک نمونە باسیەکەین. لەبەرەوە بە سەیری مەزانە تۆ کە لە مانگی ڕەمەزانە عیبادەتێکی زۆرە کردی بێت، نوێژ و تاعاتێکی زۆرە کردی بێت، دوای ڕەمەزان هەر هەمان شتەکەی بەڵام زۆر بە کەمتر. یعنی هەر خۆتە پارێزی گوناه کەمەکەی، بەس قورئان ناخوێنی، زیکر ناکەی، خوای گەورە عقوبەت بە. بە دووری مەزانە مەڵێ باشە خۆ من گوناهم نەکرد و خۆ خەڵکێکی نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ. لەبەرەوە ئیستیقامەتێ هەبێ لەسەر و عیبادەتانی کە هەت بۆ و کردوتە، کەم تا زۆر دەست پێیانەوە بێت. مەڵێ هەر بۆ مانگی ڕەمەزانم عیبادەتانم کردووە. بە یەک نمونە بە ئەیێنینەوە باسیەکەین. بۆ نمونە تۆ دوو کوڕت هەیە، دوو کچت هەیە، دوو مناڵی خۆت. یەکێکیان هەمیشەوە فێربووینەوە 5 هێنێ لە ئیمتیحانەکانە، یەکێکیشان 55 هێنێت. ئەمەینەوە 5ەکەم مانگی داهات و یا لە فەسڵ وەرزێکی ترا لە ئیمتیحانەکان ئایکا بە 85. تۆ زۆر قسەی پێڵێ، باش چۆن وا تەمبەڵ بووی، چۆن وا هاتیتە خوارەوە، زۆر عیتابیەکەیت و زۆر ڕەخنەی لێگریڵی، ئاستی خوێندنە زۆر خراپ داوەزی و ڕەنگە عەزیەتیشی بیت و یا قسەی پێ بڵێ. ئەمەیان کە 55 کردوێتی بە 65 لێ ئافرم کوڕی خۆم، کچی خۆم، تۆ زۆر زیرەکی، زۆر باشی، کەوا دەرەجەکەت ئابەم شێوەیە. ئەمەی دووهەم، ئەمە یەکەم نابێ بڵێ ئەی باشە باوکە ئەو 65 هێناوە، من ئێستا 85 مێناوە. ئەم دوو جیهانە دوو جیهانی جیاوازن. ئەم نمونەیە بۆ دینداری خۆشمان سیرکە نازانم. مانگی ڕەمەزان وەختی عیبادەتێکی باشت کردووە، تەقوایەکی باشت دەربڕیوە، ئەگەر دوای ڕەمەزان کەمە کردەوە زلەی مەحبوبیەتی خوا لێ درێ. ڕەنگە بە دوای کاسبی تیجارەتەکە تا زۆر ڕابکەی بیری نوێژە سونەتەکان هەر نەمێنێت، هەڕی فەرزەکان بە پەلەپەلەکەم، ڕەنگە زرێکی قرس بێتە ڕێگەت. ئەم بەرنامەی ئەم شەوی ئێمە کە باسی ئیستیقامەتە لە شیرینچای کەناڵی ئاسمانی پەیامە، بۆ ئەوەیە دا مەبەزەرە خوارەوە لەو عیبادەتانی کە کردوتە. بە خۆ مەڵێم لە پێشەوە ئەم شەو مۆعیزەی خۆمەکەم، ئەگەر ئێوەش گوێم لێ بگرن پێم خۆشە ئینشاءڵڵا کە هەمومان گوێ بگرین. لەبەرەوە چەند لە گیرفانتایە خەرجی بکە بۆ خوا، زۆریەتەوە شوێن. خۆشەویستان، کاک ئەحمەدی شێخ شتێکی زۆر جوانی هەیە. ئەفەرمێ جارێکیان 3 فەقێن بۆ لای کەێنە خزمەتی، سێر کاکە هەستەکە کە هیچیان نییە، دەستەکە بە گیرفانیا ئەگەڕێ سێرکە بەس 3 درهەمی پێیە، 3 پارەی ئەو کاتایە درهەم بۆ هەرچی بۆی سەردەمی کاک ئەحمەدی شێخ. 3 درهەمەکەیان هەیەتی 1 درهەمێک. شەو لە خەوە پێڵێن کاک ئەحمەد گەورەترین خێرە لە ژیان تا کردی بێت ئەوە بۆ کە ئەمڕۆ کردت، و مەقبولترین خێری ژیانی تۆ ڕەنگە لە کاتی ترا زۆر زیاتری کرد بێ بە خێر. بۆ وتی بۆچی؟ وتیان پێی چونکە تەنها لە ماڵی دنیا ئەو 3 درهەمە شکە برد و هەرسێکی بەخشی. لەبەرەوە تۆ چەندێک بەخشینت هەیە مەپرسە من زۆرم نییە، ئەگەر دینارێک ئەگەر بچووکترین کەمیش ببەخشی، چونکە لە کەمیەکەی خۆتا زۆرە، ڕەنگە ئەو کەسەوە بێکە مزگەوتێک دروستەکە. دوای ناوەڕێک ئازانم جارێکترینەوە خزمەتتان. ئەزانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. ئەگەر هەنگاومان نابەرەو ئیستیقامەت، یعنی وتمان خوایەکیان، ئەوە دوای مانگی ڕەمەزان، ئەمە هەفتەیەکەوە مانگی ڕەمەزان تەواو بۆ یاخود جەژنیش تقریباً چەند ڕۆژێکە جەژنمان بەڕێ کردووە. لەبەرەوە ئەگەر وتان خوایە بەردەوامین لەسەر نوێژ و زیکر و تاعەت و بەخشین و یارمەتیدانی خەڵک، دەرگاکانێ بۆ کرێتەوە. دەرگاکردنەوە زان چۆنە، یعنی ئیشەکانە بۆ ئاسانە بێت. کە هەنگاوە نەی بۆ تاعەت بۆ تەکرێتەوە، هەنگاوی تری یەکسەر بەدوایەت. هەنگاوە نەی بۆ تاعەت، ڕەنگە تاعەتێکی ترمە بەس نەبێت، کە چیەکەی وەسە تاعەتی ترش. هەنجار وێت تۆ
ئەتەوێ نوێژی نیۆڕۆ بکەی ئەڵێ بەخوا بە خێرا نوێژی نیۆڕۆکە بکەم بەس زڕوفێتە پێشەوە سونەتەکەی شەکەیت ینی خی گەورە خێری تریشە خاتە بەردەمە بەخشینێ خاتە بەردەمە یارمەتی کەسێک تەوقە و دڵخۆشی کەسێک سەلامکردن لە یەکێ نەخۆ چوون بەلای نەخۆشێک چوون بۆ سەر قەبرانێکە خاتە بەردەمە دەرگای گوناحیشی لێ داخات یعنی کەڕی ئیستیقامەتە گرت خۆتە تەوێ گوناهێ بکەی ئەتەوێ پارێکی حرام زۆر چەورە تێ بیخۆی خوا نایاڵێ بیخۆی ئەم دوو شتە گەورەت لەگەڵا کا خوای گەورە بڵێن خوایە ئێمە ڕێگەکەی ئیستیقامەتە گرین ئینشاءالله ئیستیقامەت یعنی بەردەوامە بین سوورە بین ودا نابەزین لەو عیبادەتانی کە کردومانە بەردەوامە بین لەسەری لەبەرەوە ئازانم با بەم شێوەیە بەڕاستی بچینە خزمەتی خوا شێخ محەممەد غەزالی ڕەحمەتی خوای لێبێت شتێکی خۆشمان بۆ گەڕێتەوە لەسەر جادەیەک گەنجێکە بینێت ئەم گەنجا بینێ تاوان پیاکتری لەگەڵا بووە ئەڵێ کە گەنجەکەی بینی سێرەکە عارەقە خوا لەوانەیە شەو بوو بێ لەسەر جادەیەکە دانیشتوە عارەق خوا ئەڵێ ئەمەنە سەرخۆش بوو دووسێ ڕەفیقشی بە دەوری بوون بەڵام ڕەفیقەکانی وەکو ئەو بۆ دەرەجەیە سەرخۆش نەبوون شێخ محەممەد غەزالی دوور نەکەوتەوە لێ بڵێ با دوور بین لەم عارەخۆرە باخوا غەزەبان لێ نەگرێ چوو نزیک بوویەوە لێی دەسیختە سەرشانی قسەی بۆ کرد جوابیایە بەڵام ئاگای لە خۆی نەبوو قسەی زۆر لەگەڵا کرد ئەویش هەر بە سەرخۆشی جوابیایەوە دوای خوا حافزی لێ کرد و ڕۆشت کە ڕۆشت کە هۆشیاتەوە ڕەفیقەکانی پیان وت ئەزانیەوە کێ بوو طبعاً شێخ محەممەد غەزالی عالمێکی زۆر گەورەی میسرە ڕەحمەت بێ وفاتی کردووە لە مەدینە وفاتی کردو لە بەقیع ناشتیان ئەڵێ وتیان ئەزانی کێ ئێستا لای تۆ وتی کێ وتیان وەڵا شێخ محەممەد غەزالی هاتوو لەو جادەیە قسەی زۆر لەگەڵا کردی بەس تۆ ئاگا لە خۆت نەبوو ئاوای پێوتی زۆر دڵخۆشیەیتەوە قسەی خۆشی بۆ کردی ئەم گەنجە زۆر پەشیمانە بێتەوە ئازانم سەیری هەڵوێستی جوان بکەن سەیری هەڵوێستی مەردانەی موسڵمان بکەن ئەفەرمێت چوو بۆ لای شێخ محەممەد غەزالی وتی دای لە دەرگای ماڵەکەیان پێوتوتی مامۆستا تۆ دوێنێ شەو هاتووی بۆ لای من ئایا خوا تەوبە لە من وەرەگرێ ئەگەر تەوبە بکەم ئەڵڵا تەوبەم لێ وەرەگرێ ئەگەر تەوبە بکەم شێخ محەممەد غەزالی فەرمۆیی بەڵێ خوا عەبدەکانی خۆی خۆشەوێت نەی کوڕی خۆم تۆ زۆر گوناهباری دێڵە تەوبە بکە نا وتی با هەردووکمان بەیەکەوە تەوبە بکەین منیش تەوبە ئەکەم کوڕی خۆم تۆش تەوبە بکە با هەردووکمان بەیەکەوە وعد بین بڵێ خوایەوە هەردووکمان تەوبە ئەکەین تێخر مامۆستا تۆ لە چی تەوبە ئەکەی وتی تۆ لە سەرخۆشی عارەق تەوبە ئەکەیت و منیش لە سەرخۆشی دنیا تەوبە ئەکەم منیش زۆر پێویستم بە تەوبێ زیاتر لە تۆ پەیوەندیەکمان لەگەڵایەوە ئەزانم خۆشەویستان پەیوەندەکانی ئێوە بەڕێز و خۆشەویست وەرەگرین لە خزمەتتان نابین بەڵێ لەبەرەوە خۆشەویستان ئێمە یعنی خۆمان زۆر بە شتێکی عەجایب نەبینین کاتێ نوێژەکەین و کاتێ موسڵمانین و کاتێک بانخوازین و کاتێک مامۆستای مزگەوتین و کاتێک فڵان و فیساری نا ئێمە نازانین لای خوا کێ مەقبولە واللهی ئازیزان هەموو نوێژێکە لە مزگەوت ئاکرێ ئەم سەفی جەماعەتە کە بەڕز ئەوەستن لە هەموو نوێژێکە ڕەنگە ئەو کەسەی کێکەمە لای خوا ئەگۆڕێت بە پێی نیەتی بە پێی مەقامی لای خوا بە پێی ئەو نیەتە گەورەی کە هەیەی بە پێی ئیخلاسی لەبەرەوە مەرج نییە ئەوەی لە سەفی یەکەمی جەماعەت ئاوەستا ئەمانە یەکەمەکان بن ئەمان دووهەمەکان لە سەفی دووهەم و سێهەمەکان لەوێ ڕەنگە کەسێک کە لە دوای دواوە وەستا و نوێژەکە یەکەمی ئەو نوێژە بێ لە ڕۆژی قیامەتا و ناوی بۆ جۆران وسرێت بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا بەڵێ پەیمان خان السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوش برزم. بخزاران هزار درود الصلوات وجاني باكي في غمري نازات صلى الله عليه وسلم بعدد خلقك ورضا نفسك وزينة عرشك ومداد كلماتك يا رب العالمين. الحمد لله بخزاران هزار شكري صفاصي ستايشي بطايان بخواي جورا بخواي مزين كما مصاي بريز أدينين لم شاشة جوانايا
ئەو پیرۆزبایی لەم کەناڵە بەڕێزەشەکەم کە مامۆستایەکی وەکو بەڕێزی تۆ هاتووە لەم کەناڵەوە بانخوازی دینداری بڵاوەکاتەوە بەناو خەڵکە لەبەرەوە ئیشەڵڵا مامۆستاگیان نمونەی دینداری بڵاوەکەیتەوە لە ناو خەڵکە خۆی گەورە تۆش و ئەم کەناڵەش پایدار و بڵندکە ئینشاءالله مامۆستاگیان بە هەزاران هەزارجار حەمد و سپاس و ستایشی گەورە بۆ خۆی گەورە مامۆستاگیان ئەو داوای پابەندبوونمان منیش دووبارە پابەندبوونی خۆم دووپات دەکەمەوە مامۆستاگیان لەگەڵ بەڕێستانە کە بچینەوە سەر ڕەوتەکەی مانگی ڕەمەزانمان بەڕاستی مامۆستاگیان ئەگەر بۆ یەک ساتی لە ڕەمەزان دابڕین یا ئەو کاتەمان ئەو جۆشفرۆشەی ڕەمەزانمان نەمێنێ بەڕاستی هەز دەبێت تاقەتیەکەی مامۆستاگیان هەرۆکو ماسیەک چۆن لە ئاودەریەکەن چینوش پنجەیەکە بگەڕێتەوە بۆ ناو ئەو جارێکی تر ژیان دەست پێکاتەوە ئێمەش ئاوا چینین بۆ ئەو عیبادەتانە مانگی ڕەمەزان مامۆستاگیان لەبەرەوە داواکارم هەمیشە پێی بەڕێز لە ڕادیۆش و لە تەلەڤیزیۆنیشەوە هاوکارێکی باسی ئێمەدی مامۆستاگیان بەڕاستی ئێمە بە ئێوە جوانین ئێمە بە ئێوە ئەتوانین عیبادەتەکانمان زیاتر و زیاتر دامەزراوکەین مامۆستاگیان لەبەرەوە داواکارم لە خوای گەورە هەمیشە ئێوە لە بەرزی ئیمانە بن بۆی ئێمە شاو لە بەڕێستان بکەین مامۆستاگیان خۆی گەورە نمونەتان زیادکە و السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خشكي ورزم بيما خان دستان خوش بي خوي گەورە دامەزراومان کە انشاءالله بەردەواممان کات يعني ئەم ئەڵقانە تشجیع بێت پشتگیری بێ بۆ ئەوەی کە هەمومان بەڕاستی دوای مانگی ڕەمەزان بەردەوام بین انشاءالله. باڵێ پەیوەندی ترمان لەگەڵە باڵێ بەهێ خان باڵێ خوشکی بەڕێزم دادە بەهێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. إيماني باقي إن شاء الله خوي جوري إن شاء الله نجد سعادة كل مسلمان قبولك لا تنسوا لي إن شاء الله ماما صاجان. إن شاء الله جنابي اشتان خوي جوري تنقبلك يا ربي. بريجي ماما صاجان والله ماما صاجان قبل خوي جوري هم دعاء خير ليكي خرجك زور كوتو بستر معنا مشكلة معناه دعاء خير ماما صاجان. خوي جوري خير بين ترتان إن شاء الله. هر ئەو دوعا و ئەو زیکر و تاعاتانی کە لە مانگی ڕەمەزانە لەسەری بەردەوام بن چونکە ئەو خوایی کە ڕزقەیە هەر ئەوە کەمیش یەکاتەوە هەر ئەوە زیادیش یەکاتەوە جارێکتر ئینشاءالله خوای گەورە ڕزقی هەموو لایەکە خوای گەورە ئینشاءالله تۆمان بۆ بیەڵەوی ئینشاءالله خوای گەورە بۆ خاتی قورئان پاداش بباتەوە ئینشاءالله مامۆستاگیان موفق بن یاخوا سپاسان دەکەم دەستان خۆش بێ یاخوا دادا لەگەڵ خوا و لەگەڵ خوای ئینشاءالله ئاگای لێ بێ ئینشاءالله مامۆستاگیان بەڕێزم دەستان خۆش بێ یا ڕەبی ئەزانم بەڵێ کاک ئاکۆ لە کۆیە بەڵێ کاکۆ بێ باشی برا عزیزم سوپاسانەکەم زۆ سوپاسانەکەم کاک ئاکۆ خۆی گەورە خێر بێنێتە ڕەتان ئەگەر تەلەڤیزیۆنەکەتان کەسکەن کاتێککە پەیوەندیەکەن زۆر باشترە برایان خوشکانی بەڕێزم دەستان خۆش بێ ئینشاءالله کاکۆ ئینشاءالله خۆی گەورە خێر بێنێتە ڕێتان و سەربەرزم یا ڕەبی شوێکی دێشێ دەستی سەر بووە زۆر بێت هاتە دوعای خێر بۆ گەلێک خۆش دەوێت خۆشەزاتان بات و یاخوا سوپاسانەکەم خوا خێر بێنێتە ڕێتان ئینشاءالله بەڕێزی مامۆستا دەستم باز دەکەم دەستان خۆش بێ یاخوا سوپاسانەکەم کاکۆ دەستان خۆش بێ خوا لەگەڵ بێ یاخوا کاک ئەحمەدیان فەرموو لە شاری سلێمانی عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا کاک ئەحمەد باشی مامۆستا گیان باشی کاک ئەحمەدیان سوپاسانەکەم خی گەورە پاداشی بەخێری باتەوە موفق بن یا ڕەبی خی گەورە تاعات و عیبادەتی مولایەکی قبوڵ کردێ ئینشاءالله تعالی اللهم آمین یا رب ئینشاءالله بەڕاستی دەستخۆشی بۆم بەرنامە جوانی جەنابێت مامۆستای خۆشەویست زۆر سوپاسانەکەم خی گەورە نمونەتان زیاکە ئینشاءالله سەربەرزم تەوەرەکەی جەنابەت جێی خۆیەتی بەڕاستی ئینسان ئەگەر بەردەوام بێت لەسەر تاعات و عیبادەت بۆ خی پەروەردگار خی پەروەردگار ڕزق و ڕۆزی بەرەکەتی بەسەر ئاڕێژێ بەڵام بەداخەوە ئامۆژگاری نەکردنی دایک و باوک بۆ منداڵەکان هۆکارن کە بەردەوام دەبن لەسەر تاعات و عیبادەت مامۆستای خۆشەویست زۆر ڕاست چکە بەڕاستی هی وا هەیە دایک و باوکی وە هەیە لە مانگی ڕەمەزانە ئامۆژگاری منداڵەکەیەکە لە ڕۆڵە بڕۆ بۆ بەردەوام بە لە نوێژ و لە عیبادەت و تاعاتی مزگەوت بەڵام کە تەواو ئەبێت باوکەکەی یا دایکەکەیشیان پێڵن با ڕەمان بچێت بۆ مزگەوت یان بچێ عیبادەت کە دایکەکەی لەو کاتێ ئەڵێ بنابا نەڕۆ یاخود باوکەکە ئەڵێ با نەڕۆ چکای منداڵە و توانایە ئەوەی نییە و با نەچێ بۆ نوێژی بەیانی ئەمانە هەمووی خۆی لە خۆیان هۆکارە بۆی کە
زۆرێک لە خەڵکی بەردەوام دەبن لە عیبادەت لە دوای مانگی ڕەمەزان. زۆر ڕاستە. خۆی فەرمایشتێکی جەناب ئەفون کە هەر پیاوچاکانە فەرموون کە نیشانەی قبولبوونی ساعات و عیبادەتی مانگی ڕەمەزانەوەیە کە لە دوای مانگی ڕەمەزان لەوەی کە لە مانگی ڕەمەزانە کردوتە باشتر دوای مانگی ڕەمەزان. ئەمە نیشانەی زۆر جوانە. زۆر سپاسی جەناب دەکەم خوای گەورە ساعات و عیبادەتی لای خۆش لەگەرمان ئازاکەن جزاکم الله خێر انشاءالله. خوا ڕزای وەش باتوێ انشاءالله. خوا پەدەشتان باتوە کاک ئەحمەد. بەڵێ کاک سەلاحەدین. السلام عليكم ماوەسا گیان باشی؟ عەلەیکم السلام ورحمة الله برای عزیزم. بازو دەکەم دەستخۆشی بەرنامەکەت دەکەم ماوەسا گیان. سەربەز من یا ڕەبی سوپاسان دەکەم. یا ڕەبی خوا سەرکەوتوت کە خوا پاداش بداتەوە بەڕاستی بەرنامەکەت جێگای کردوتەوە ناودڵی هەمومان. خوا جەزاتان باتوێ انشاءالله. خوا استیقامەت بە ئێمەش وێوەش بەخشە یا ڕەبی. سپاست دەکەم ماوەسا وەڵڵا هەر تم با دەستخۆشیێکی لێ بکەم و دوعای خێرمان بۆ بکەی ئینشاءالله دڵخۆش بووم کە تەلەفۆنم بۆ کردی قسەم لای کردی. خوا جەزاتان باتوە من دڵخۆشتر بووم کاک سەلاحەدین گیان. خوا جەزاتان باتوە سوپاسان دەکەم. خوا پاداش بداتەوە خوا خێرت بێت یا ڕەبی. خوا ڕزا خێر باتوە برای عزیزم. خۆشەویستانم ئەم چیرۆکە ڕەمزیە زۆر کاریگەرە. زۆر عەجیبە. قوتابیەکی شێخی ئیسلام یاخود قوتابیەکی ئیبن قەیم نەک شێخ الئیسلام طبعا مامۆساکەی بۆ کە ئیبن تەیمیە بووە ڕەحمەتی خۆیان لێبێ. تەلەبەیەکی ئیبن قەیم ڕەحمەتی خۆی لێبێ کە زانایەکی زۆر ڕۆحانی زۆر عالمی گەورەی ئومەتی ئیسلامیە. قوتابیەکی ئیبن قەیم چیرۆکێکی خەیاڵی یاخود ڕەمزی ئەگەڕێتەوە بۆ ئیبن قەیم و مامۆساکەی لەگەڵ قوتابیەکان کە لەگەڵا دانیشتون. طبعا چیرۆکەکە ڕەمزی یعنی خەیاڵی بەڵام دەرسێکی زۆر گەورەی تێ ئەسە زۆر گەورە. ئەو جوابەی کە مامۆستا ئیبن قەییمی جەوزی ئەو جوابەی کە ئەو ئەیاتەوە بۆ قوتابیەکەی ئەوە بەڕاستی شەرحی ئەم چیرۆکە ڕەمزیەمان بۆ کات. ئەم قوتابی ئەڵێ مامۆستا مشکێک ئەبێتە دۆست و خۆشەویست و هاوڕێی وشترێک. زۆر تەکلیفی لێکا لە وشترەکە کەوا ببێ بە هاوڕێی ببێ بە خۆشەویستی. ئەویش تەکلیفەکەی ناشکێنێ لە زۆر باشە من و تۆ بینە هاوڕێی خۆشەویستی یەکتر. ڕۆژێکیان مشکەکە داوەتی وشترەکە ئەکا بۆ ماڵی خۆی. طبعا ماڵی مشک کونێکی بچکۆلەیە کە ئەگەنە بەردەم کونی مشکەکە اینجا مشکەکە تەریقە بێتەوە لەوێ نازانێت چی بڵێ بەرامبەر بە وشترەکە. طبعا وشترەکە ناچێت بۆ کونە بچووکە داوەتی کوێ بکە لەبەرەوە کە تەریقە بێتەوە اینجا وشترەکە شتێکی پێڵێ. سەیرێکی مشکەکە ئەکا ئەڵێت یان ئەبێ خۆشەویست و هاوڕێ پەیدا بکەیت کە لە ئاست و قەدری خۆتا بێت یاخود ماڵێکی گەورە بنیات بنێی کە لە ئاست و قەدری ئەو خۆشەویست و ئەو میوانە ئازیزتا بێکەوە تۆ بانگە کردووە و ئەیێنی بۆ ماڵەکەت. ئەبێ یەکێ لەم دوانە بکەیت. ئەنا نەئەبوو تۆ هاوڕێیەتی من بکەیت و نەئەبوو من بانگ بکەی بۆ ماڵی خۆت. ئەم چیرۆکە ڕەمزیە کەسمان ناگرێنێت. بەڵام شێخی گەورە یاخود زانای گەورە ئیبن قەیم دەسەکا بە گریان لە ناو تەلەبەکانیان کە ئەم چیرۆکە ئەگەڕێتەوە ئەم تەلەبەی خۆی دەسەکا بە گریان. ئەفەرمێت تۆ ئەی موسڵمان وتەکە بە عەرەبی ئەڵێم ئینجا بە کوردی شەرحیەکەین. أي مسلمان إما أن تصلي صلاة على مقام الله وإما أن تعبد إلها على مقام صلاتك. الله يا الله إنسان كان لرزينة أم تيزور كوري عزانم لسر أم تشيروك الرمزيو أما جيي كأم تلبية باسيكات أم شرحية كابو تلبكاني بۆ ئێمەیشی شەرحەکات. دوای 1000 و چەند ساڵ ئێمەشەوە تا لەم بەرنامەیە لە شیرین چایە پێشکەش بە ئێوە یەکەین. ئەڵێ یاخود یا ئەوەیە تۆش ئەی موسڵمان نوێژێک بکە کە لە بەرامبەر مەقام و گەورەیی و عەزەمەتی خوایە نوێژ بێت. یعنی ئەوەنە پڕ لە خشوع پڕ لە نیەتی گەورە دەست نوێژێکی عەجایب خشوعێکی گەورە
بە ئاگابوونێکی ورد و قوڵ لە ناو نوێژەکەیە یان نوێژێکی وا بکە ئەی موسڵمان یان بڕۆ خوایەک بدۆزەرەوە کەوا لە مەقامی نوێژە بچووکەکەی خۆتا بێت نەعوذ بالله. ئازانم ئەمێ ئەڵقەی ئەم شەو بەس ئەمەتان لە زیهنا جێبێڵم. ئەم وتەیە و ئەم فرموودەی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت لە زاکیرەتانە و لە زاکیرەی خۆمان زۆر باش بمێنێتەوە بۆ نوێژەکانمان تا فێری ئیستیقامەتمان کا لە ناو نوێژە، چونکە ئێمە لە ناو نوێژە هەموو ڕۆژێک چەندها جار بەلایکەمەوە حەڤە جارڵین ئیهدینە الصراط المستقیم. یا ڕەبی خوایە صراط المستقیمم پیشان بدە و هیدایەتم بە بۆ صراط المستقیم. ئێمە مسلمانین و نوێژەکەی نەڵین ئیهدینە الصراط المستقیم، کاتە بەردەوام ئەم ئیستیقامەت و صراط المستقیمە نابێ لە پێش چاومان ون ببێت، نابێ ونی بکەین. إما أن تصلي صلاة على مقام الله وإما أن تعبد إلها على مقام صلاتك. يا الله يا الله. ئەزانم ئەگەر ئێمە وەکوتمان بەو جۆرەی کە لە مانگی ڕەمەزانە عیبادەتمان کردو نوێژمان کردو تاعاتی خۆمان کردو بەپێی مەقام و بەپێی توانای خۆمان بەپێی نیەتی خۆمان و بەپێی وەرگیرانمان لای خوا. کاک ئەحمەد ئەو پەیوەندی کە کردی شتێکی زۆر جوانی باس کرد. فەرمووی ئەگەر یەکێک لە نیشانەکانی وەرگیرانی مانگی ڕەمەزانەوەیە کە لە مانگی دوای ڕەمەزانە عیبادەتەکانمان کەم نەکات. زۆر گەورەیە. ئازانم ئێمە چی بکەین بۆ ئەوەی کەوا ئەم مەقامەمان لای خوا دانەبەسێ. خوا پەنابە ئەگەر نەمان بوو بێ بە دوای ڕەمەزان هەوڵ بین بمان بێت. ئێخۆ ئێمە نابێت چاوەڕێ بکەین تا مانگیکی ڕەمەزانی تریە بەشکم خوای گەورە عەفومان کات و گەردنەکانمان ڕەقەبەکانمان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکات. ئێوە لەم 11 مانگا مردین. ئێخۆ هەموو ڕۆژێک و هەموو سەعاتێک و هەموو هەفتەیەک ساڵ و مانگ و هەفتەی خوای گەورەیە. لەبەرەوە زیهنیەتمان با بە هەڵا نەچێت بەرامبەر بە مانگەکانی خوا، بەرامبەر بە کاتەکانی خوا. جومعە بۆ جومعە داوای مەغفیرەت ئەکرێت، داوای لێخۆشبوو نەکرێت. خوای گەورە خۆی زانێت چەند کەس لەو هەفتەیە عەفوە کات و لیانە خۆشە بێت. هەموو شەوێک خوای گەورە داواکە کێ داوای هەیە، کێ ئەوێ عەفوی کەم، کێ ئەوێ ئەپارڕێتەوە، کێ پرسیارێکی هەیە، کێ موشکیلەیەکی هەیە. ئەڵڵا ئازانم من دوعا بۆ ئێوە کەم ئێوەش بۆ منی بکەن خوای گەورە لە ئەهلی ئیستیقامەتمان قبوڵ کات، عەفومان کات، بمان خاتە سەر ئەو ئەخلاقە بەرزەی ئەوان. حتا ئەگەر زۆر خۆشەویستی خوش نەبیت زلەی میهرەبانی لێ نایەت. ئەگەر لێیشیای پێی نازانی ئەگەر خۆشەویستی خوا نەبیت. لەبەرە وەختێکە بە زلەی میهرەبانی خوای گەورە ئەزانی کە وەختێک گوناهەیەکەی یا شتێکەیت کە پێت زانی ئەوە عقوبەی شتێکە کە ڕۆژێ پێش ئێستا کردومە وتومە سەیرم کردووە هەنگاوم بناوە گیرفانەکەم بۆ کردوتەوە و پڕم کردووە لە پارە و دام خستووەم زانی خوا چاوی لێ نییە حرامیش بووە. ئەگەر ئەمەت کرد یەکسەر زلەی میهرەبانیە خۆیت کە خوارد و پێ و زانی کەواتە خۆشەویستی خوایت. ئەگەر پێت نەزانی فەرامۆشکراویت ئەوە زلەی میهرەبانی نییە، زلەی قەهری خوایە. فوضەیلی کوڕی عەیاضە فەرمێت فەرمێ وەختێک شوم و نەکبەتی گوناهەکانم کە گوناهێکەم نەکبەتیەکەی هەر لەو ڕۆژەیە بینمەوە. بە چییە؟ ئەڵێ هەتا بەو ئەسپ و ماینەی کە سواریە بم ئەچم بۆ شوێنێک سیرەکەم بە گوێم ناکات. ئەو سیارەی کە لێ خوڕی سیرەکەی تایەکەت پەنچەرە بێت، مناڵەکەت بە گوێت ناکا، زەرەرێکی گەورە هێنێتە بەردەمت، تیجارەتەکەت زەرەرەکات. ئەمانە بێ بزانین کە ئەمە تۆ شتێکت کردووە. تەفتیشی خۆت بکە، مەڵێ مەی کە بە تاقیکردنەوەی خۆ. زۆر جارێ خۆمانەوە نەم پاک پیشانەین بەخوا خۆی گەورەیە تاقیم کاتەوە. ئەی کێ ئەڵێ عقوبەی خوا نییە بۆی ڕابچڵەکەیت، زلەیەک نییە کە ڕاتەشڵەکێنێت.
ڕاوەشاندنە ئازانم. فضیلی کوڕی عازە فەرمێت لەبەرەوە من هەر گوناهێ بکەم یەکسەر چوومەوە ماڵەوە بە خێزانەکەمە پێزانم. سێرەکەم هیچ شتێک نەبوو، هیچ مشکلێک لە سێرەکەم خێزانەکەنی کا بە شەڕ و فەرتەنەیەک دروستە بێ و بزانم سەبەب بکەی چییە. لەبەرەوە هەڵمەشاخێ بە خێزانەکە تا کاتێ شتێکی وات بینی، هەڵمەشاخێ بە مێردەکە تا بیکەی بە شەڕ لەگەڵەیە، بزانە گوناهی خۆتە خۆتی کردووە، بۆیە مشکلە خاتە ناو ماڵ و مناڵەکەت. وەختێک ڕۆژێک کەم گوناحیت زۆر چاکت هەیە وەکو ڕووبارێت چۆن بە خوڕەمە ڕواتە خوارەوە ئاوا هەرچی ئیش و کارەکان هەیە بە ئاسانی ڕوات. تاقیشتان کردوتەوە ڕەنگە بیرە نەمابێت، یا لە بیری خۆت یەبیتەوە یا بیرتە ئەگەر خۆشەویستی خوا بیت. ئەزانم زۆر زۆر شت هەیە لەسەر ئیستیقامەت بێڵین، بە زۆر زۆر لەسەر منەکەوێ وەختێ باسی بکەم و خۆم تیامانە بێت، وە کەمتر لەوەش لەسەر ێواکەوێ کاتێکە گوێتان لێ و بە گوێمان نەکەن. خوای گەورە من ڕاستکاتەوە تا ئێوە و هەموو لایەکمان ئینشاءالله تەوفیقی هەموو لایەکمان بە. وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. با خوای گەورە یا ربی خوایەکیان ماء غدقا ئەگەر ئیستیقامەتت هەبوو دامەزراوبی ئەو ئاوە ڕەوانە وەکو چۆن ئاوێکی ڕووبارێکەوە بە ئاسانی ڕوا، وەک چۆن شتێک لە ئاو ئاسانتر نییە کە خۆیتەوە. هەموو شتێک ناڕەحەتی بە ئاوە ڕوا، هەموو شتێ بە ئاو سەوزە بێ، هەموو شتێ بە ئاو ئیشەکە لە زەراعەتت، لە سیاحەت، لە گەشت و گوزار، لە سەوزایی، لە ڕووبارەکان، لە تیجارەت و لە سەناعەت، لە هەموو شتێک. لەو خواردنی کە ئینسانی خوا، لەو پێکاتی کە جەستی ئینسان لێی پێکاتووە. دیکە وەختی ئیستیقامەتە هەبوو وەکو ئەو ئاوەت لێیە بە کەڵکی هەموو شتێکیت. الله ئەکبەر. ئاماش ئەبێ وریای بین، هەروە ئاسان نییە. لینەفتینەهم فیه، کە وەختێ ئیشە بۆ ئاسان ئەکرێت مەغرور نەبی. ئەوەش هەمتر ئیمتیحانێکی ترە، چونکە ئێمە لە دارولئیبتیلا و ئیمتیحانین لە دنیا، لە دارولجەزایە نین تاوەکو ئەوەش بە پاداش ببینین. ئەوە سوچێکی پاداشتە تا هەمتر تاقیت بکاتەوە جارێکی تر. کە وەختێ خوای گەورە فرسەتیەوە تەیە کەەوە تاعەتێکی باشەکەیت، ئەتوانی لە مانگی ڕەمەزانە 6 جوزە قورئان 6 ختمی قورئان بکەیت، ئەتوانی هەموو شەوەکان هەڵسی شەو نوێژ بکەیت، مەغرور نەبیت، یاخی نەبی، خۆت لێ بایی نەبێ، چکە ئەویش هەر سوچێکی نیعمەتەکەوە پیشان تەیەکەوە تۆ بەندەیەکی باشی مخلصی، دڵخۆشیەکەی خاتە دڵت، بەڵام ئەبێ خێرا خۆت بگریتەوە لەوەی نەوا مەغرور ببیت، نەوا سەرکەش بیت و لە خۆت بایی ببی. تاقی تەکاتەوە. تاقیکردنەوە لەسەر ئیرادەی ئێمە ئازانم، ئیستیقامەتیش لەسەر ئەو ئەمر و فەرمانانەی کە خوای گەورە ئەمری پێکردوین تا حدودەکانی خوا بزانین. اینجا خوای گەورە دەرگاکانە بۆ ئەکاتەوە، دەرگامان بۆ ئەکاتەوە. لەبەرەوە بە ئاگامان لەم ئیمتیحانە قورسە بێ ئازانم، ئاگامان لە خۆمان بێت، چکۆکو حەزرەتی عومەری کوڕی خەتاب فەرمێت خوای گەورە ئیبتیلامان نەکات بە خۆشی و بە ناخۆشی، بزانێت سەبرەکەین یاخۆ سەبر ناکەین. بە هەردووکیان سەب، هەردووکیان پیشانمان نەدرێت. قورئان باسی کافرەکانەکە کە لە نەڕەحەتی ئاڵێن چی؟ دعانا لجنبه لئن أنجيتناها، ئەگەر خوای ڕزگارە کردین لەم ناڕەحەتی ئەوە ئەتپەرستین، ئەوە شکری تۆ ئەکەین، ئەوە ئەکەین، بەڵام کە ناڕەحەتیەکە نەما، إذا أذقناه منا رحمة فرح بها. اینجا دوای ئەوەی کە ناڕەحەتیەکە نامێنێت ئەگەڕێتەوە سەربار و دۆخی جارانی. پەنا بەخوا ئەگەر ئەمە صفەتی کافرەکانە قورئان باسیەکە ئازانم، تەمان کۆمەڵ ئاەتی زۆرە، مەجال نییە باسییان بکەین ئاەتەکان. ئەمە صفەتی کافرەکانە کە لە ناخۆشی ئەڵێن خوایە فریامان کەوە، یا ڕەبی خوایە فریامان کەوە، یا ڕەبی خوایە نەجاتمان بیت، بەڵام کە خوا ڕزگاریان نەکات بیرە نەچێتەوە. کە ڕزگاریان نەکات ئەڵێ ئەمە ئوتیته من علم عندي، بە علمێکە خوای گەورە کە تۆ خۆت قال إنما أوتيته على علم عندي. آخر قارون ئەو دەسەڵات و ئەو پارە و سامانە زۆرەی کە دەستی کەوت، فیرعون ئەو دەسەڵاتە کە هەی بوو بەهی خۆی یەزانی. وەختی ئینسان ئەنانیەتی ئەوە نەزل بوو، ئەوە گەورە بوو بە علم و بە تیجارەت و بە مەسلحەت و بەشت هەمووی بە قووەت و هێزی خۆی و عەقڵی خۆی زانی، تێئاچێت.
بە علم عندی وات زانی کەوا هەموو شتێکە دەستکەوتووە تیاچوویت بڕیاری تیاچوون دراوە لەسەر تۆ تەواو بوویت. لەبەرەوە حەیفە ئێمەی موسڵمان، حەیفە ئێمەی ئیماندار، حەیفە ئێمەیەکەوە دوای مانگی ڕەمەزان قسەی ئەم کافرانە تیامانە تەطبیق بێت و نیەت و هەڵوێستی ئەوانمان تیا بێت. لە وەختی خۆشیە دەست بەرزکەینەوە بۆ خوا و لە وەختی ناخۆشیە ناڕەحەتیە بڵێ خوایە مناڵەکەم شیفا بێ یا ڕەبی ئەم عەزاب و ئەم ناڕەحەتی خوای گیان حەیوانێ خێری تۆ بێ قوربانی بێت یا ڕەب العالەمین کە ئەم مناڵەم ڕزگاری بێ لەم نەخۆشیە. بەس دوای ئەوەی کە نەجاتی بوو هەر بیرت نەمێنێ یا جارێکتر خێرێکی وانەکەی یا نوێژ و عیبادەتەکانە کاڵ و کرس بکەیتەوە. ئەمە عەیبە ئێمەی موسڵمان لەگەڵ کافرەکانە لە یەک سیفات و لە یەک هەڵوێستا وەکو یەکوابی نازانم ئەخلاقی ئەوانمان تیا بێت کەواتە چۆن بڵێ موسڵمانین. وقلیل من عیبادی الشکور، زۆر کەمنە و عەبدانەی کە شکرانە بژێری خۆی گەورن. هەر بۆیە ئەگەر تاقی کرایتەوە لە خۆشیە لە دەوڵەمەنیە ئەگەر دەرچوویت و مسلمانێکی ڕاستی مستەقیم بوویت ڕەنگە خوای گەورە تاقید نەکاتەوە بە بەڵاو مصیبەت چونکە لە ئیمتیحانە گەورەکەیە دەرچووی کە خۆشیە. ئیمتیحانی گەورە بەڵاو مصیبەت نیازانم. ئیمتیحانی گەورە بوون و سەرەت و سامان و لەشزاغی و ئەم شتانەیە کە هەد بێت و لەو کاتەیە بە خۆت بزانیت و بەوەی نەزانی بڵێ ئەمەی خۆمە خۆمەوەم چکە ئەو ڕۆژەی کە ئیلهامی شکرەکرێیت کە ئەڵێ یا ڕەبی خوایە شکر بۆ تۆ الحەمدولله بۆ تۆ. ئەمە هەموو شکر نییە. گەورەترینی شکر ئەوە نییە کە بڵێ الحەمدولله، ئەوەیە بە صیفات و بە ئەخلاقتیا تا بێت. بەشێکی شکر ئازانم سوپاس بۆخوا الحەمدولله 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 بەشێکە لە شکر هەمووی نییە ئاگامان لێ بێت. شکر ڕێگەی تری هەیە. گەورەترین شکر بریتیە لەوەی کەوا بە فعل و بە کردار شکری خوا بکەی. شکری ماڵ و سەرەت و سامان بەخشینێتی. شکری صحەت و لەشساغی ئەوەیە عسیانی خوای پێ نەکەیت. گەنجێکی بتوانای جوانی زۆر قۆزی گوناهی پێ نەکەیت. ئافرەتێکی کەشخەی زۆر جوانی خەڵکی پێ لە خشتە نەبەیت. ئەمە شکری خوایە. ئەمە ئەو شتەیە ئەبێت دوای مانگی ڕەمەزان بچینە سەری و لە سەری بەردەوام بین. ئەمە ئەو کارەیە کە خوای گەورە داوامان لێکا لە ڕەمەزان و لە شەعبان و لە نەورۆز و لە هەموو مانگەکانی ترا. ئاگامان لە خۆمان بێت. خوای گەورە تەوفیقی من با، تەوفیقی ئێوە با، تەوفیقی هەموو لایەکمان با. خوای گیان لە من خۆش بە، لەو هەموو خەڵکی کە ئێستا ئەم بەرنامەیە بینێ، لە هەموو موسڵمانان خۆش بە، ئیمانمان بەهێز بکە، تەوفیقمان بە، ڕاستمان کەرەوە بۆ خۆت، عیبادەتەکانمان وەربگرە، سەرفرازی دنیا و قیامەتمان کە یا رب العالمین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خوایە نەچینە ناو گۆڕەکانمان تا بە ئیمانی کامڵەوە ئەڕۆین، تا بە ئیستیقامەت و دامەزراویەوە ئەڕۆین، نەچینە ناو گۆڕەکانمان تا بە عاقبەت خێریەمان بەیتە ناو گۆڕ. یا رب یا ربی خوای گیان نەچینە ناو حیاتی بەرزەخ و قیامەت و حەشر و مەحشەر یا رب العالمین تا عاقبەتمان بە خێرە گێڕی ئیلاه العالمین. بەبێ عاقبەت خێری نەمرین، بەبێ عاقبەت خێری ئەم خەڵکەی کە ئێستا ئەم بەرنامەی ئەبینێت و ئامینەکە بۆ ئەم دوعایانە نەمرن یا رب. یا ربی سەروەتی ئیمانمان زیاد بکە، یەقین بخەرە دڵمان و دڵنیاییمان پێ ببەخشە، نەفسی بدکارمان بگەێنرە نەفسی مطمئنە و دامەزراندن یا رب العالمین. تێوە نەگرین لە گوناهی گەورە و بچووک ئیلاه العالمین. سەرفرازی دنیا و قیامەتمان کە خۆمان و دایک و باوک و خوشک و براکان و ماڵ و مناڵ و سەرجەم ئازیزان و خۆشەویستان و سەرجەم ئەوەی بینەریم بەرنامە و سەرجەم ئیمانداران لە هەر شوێنەکەن استیقامەتمان پێ ببەخشە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان. استیقامەتمان پێ ببەخشە دوای مانگی ڕەمەزان. اللهم آمین. آمین یا مجیب السائلین. خۆشویستانم بەرنامەی ئەم شەویشمان شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بەرەو پایانی بەرنامەکە ڕووین. هیوادارم ئینشاءالله دوعاکانمان وەرگیراوی لای خوای گەورە بێت و نزیک بین لە خوای گەورە. خۆیان نزیکمان کەرەوە لە خۆت ئینشاءالله. و هیوادارم ئینشاءالله بین هەندێک جار ئەو ڕاستەوخۆ ئازانم بەرنامەی شیرین چاتان پێشکەشەکەین، بەڵام لە دوای ئەم ئەڵقەی ئینشاءالله هیوادارم بچینەوە سەر ڕەوتە ئاساییەکەی خۆمان کە ویشەوەیە کە بەرنامەکە لە دەرەوەی ستۆدیۆ زیاتر پێشکەش بکەین پشت بەخوای گەورە و هەندێک جاریش ئەگەر ویستمان و ضرور بوو ئەوە لە ستۆدیۆ بۆەوەی کە ئێوەی ئازوو خۆشەویستیش پەیوەندیمان پێ بکەن و لە خزمەتتان نابین
ئینشاء الله بەرنامەکەتان پێشکەش بکەین. خۆی گەورە هەموو لایەکمان دامەزراو بکات، ئیمانمان سەلامەت بکات و عەفومان کا و لێمان خۆش بێت. سپاس بۆ هەموو لایەکتان، سەرفرازی دنیا و قیامەت بن تا بە یەکێشنەوەیکی تر. بەخۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتانك الله.